کە گەنجان و لاوان و هەر کەسێک نیازی هەبێتن بۆ هەر مەبەستێک بچێت لە وڵاتێکی ئەوروپیەوە تایبەتی لە ئەڵمانیا جێگیر ببێتن بۆ ئەوەی بزانێت بێجگە لە ڕێگای نایاسایی ڕێگایەکی تر هەیە یاساییە واتە دەتوانێت خۆی بگونجێنێتن لەگەڵەوەی کە چۆن بە شێوەیەکی یاسایی بگاتە ئەڵمانیا و هەلی کارێکی دەستکەوێت بۆ نمونە یەکێک لەو هەنگاوانە فێربوونی زمانی ئەڵمانیە ئەگەر لێرە وابزانم ئەمڕۆ کۆنسڵ یان کۆنسڵخانەی ئەڵمانیا لەگەڵ وەزارەتی پەروەردەی خۆمان دانیشتنیان هەبووە بۆ ئەوەی کە هەندێک قوتابخانەی ئەڵمانی بکرێنەوە بە زمانی ئەڵمانی بۆ ئەوەی هەم ئەوانەی لە دەرەوە دەگەڕێنەوە لێرە بەردەوام بن لەسەر پرۆسەی خوێندن هەمیش ئەوانەی بیانەوێت بچنە دەرەوە فێری زمانی ئەڵمانی بن چکە زمان یەکێکە لە فاکتەرە سەرەکیەکان کە لە هەر کۆمەڵگایەک دەتوانێت جێگای خۆتی بکەیەوە لەگەڵ ئەوەشدا هەلی کار لە وڵاتانی ئەوروپی بە تایبەتی لە ئەڵمانیا زۆرە بەڵام بۆ ئەو کەسانەی کە بە ڕێگەیەکی یاسایی بچن بۆیە لەگەڵ ئەوە پاڵپشتی GIZ بۆ ئەو سنتەرانە دەبێتن کە هاوڵاتیانی ئێمە دەچن سەردانی دەکەن لەوێ فێر دەکرێت چۆن پرۆسەی چوونە دەرەوە بە شێوەیەکی یاسایی و بە ڕێگەی ڤیزە و بە ڕێگەی ڤیزەیەکی یاسایی نەوەکو بە ڕێگەیەکی قاچاق یان بە ڕێگەی تۆڕەکانی تاوانە ڕێکخراوەکان تووشی دەیان و سەدان نەهامەتی و مەترسی بیتن و ئێمە تەسەور دەکەین لە ئایندەدا ئەمە هاوکارێکی زۆری گەنجان و هاوڵاتیانی مەدەکات